بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على أشرف الأنبياء والمرسلين سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين براني بريس أونصاني خوشوي سلاي فايبر وردقار لهم ولايك بو لقي بجداري كيتي زانایانی ئاینی ئیسلامی کوردستان بۆ هەوڵوماندووبوونیان بۆ سازدانی ئەم دەرفەتە خۆشحاڵم کە من وەکو قوتابیەکی و مامۆستا بەڕێزانە هەمیشە خۆم ئەبینم مامۆسایانی ئاینی گەورە و سەروەری ئێمەن بانگێشتی ئێمە لەبەرەوە نییە کە ئێمە شتێک لەوان زیاترە زانین لوتف و گەورەی خۆیان وایە کە پێیان خۆش بووە من لە خزمەتیانە هەندێک بابەت لەو شتانی کە هاوچەرخن طرح بکەم. سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێزتان برایانی خۆشەویست، دانیشتن و ئامادەبوونتان نیشانی پەرۆشیتانە. من لەو ئاەتانی جەنابی مامۆستا هەمووی کە خوێندەوە ئاەتی ئەخیری زۆر گرنگ بوو کە خوای پەروەردگار پاش ئەوەی کە باسی ڕیبا ئەکا و بە چەندین شێوە باسی حرامی ڕیبا ئەکا و باس لە سزای ڕیبا ئەکا، خوای پەروەردگار لە ئەخیری ئاەتەکانە ئەفەرمێ واتقوا یوما ترجعون فیه إلی الله. برایان هەموومان ئەگەڕێینەوە لای خوای پەروەردگار یومە لا ينفع دینار ولا درهم، پارە سەروەت سامان بە کەڵکمان نایە. خوای پەروەردگارە فەرمێ وەلەقەد جئتمونا فرادا كما خلقناكم أول مرة وتركتم ما خولناكم وراء ظهوركم. هیچ شتێک لەگەڵ ئینسان ناڕوا پاشان پەروەردگارە فەرمێ ثم توفى كل نفس ما كسبت وهم لا يظلمون. لەبەرەوە با دنیا یعنی سەرگەردانمان نەکا، سەر لێ شێواومان نەکا، ئەو ڕزقەی کە حەڵاڵ نییە بەهی خۆمانی نەزانین، ئەوەی کە خوای پەروەردگار ڕێکاری شەرعی بۆ دانەناوە. بەڕێزان ئێمە هەر هەوڵی کۆکردنەوەی نەدەین، چونکە بەڕاستی وەکو مامۆستا فەرمووی ئینسان لە قیامەتە لەسەر هەموو شتێک یەک جار خوا لێی ئەپرسێ، لەسەر پارە دوو جار لێی ئەپرسێ من ئەینە اکتەسەبەه وفیما ئەنفەقە، چۆنێ پەیا کردووە بە چیش خەرجت کردووە. دیارە قەدەری ئێوەی بەڕێز وایە کە مامەڵەتان لەگەڵ دینار و درا و زێڕ و ئاڵتۆ نابێت، چکۆنی کە من ئەزانم بابەتەکە بۆ ئەو بەڕێزانن کە ئیشی زەرەنگەری ئەکەن لەگەڵ ئەو برا بەڕێزانی کە ئیشی بازاری دۆلارەکە ئەکەن. لەبەرەوە من هەوڵەدەم کۆی قسەکانم لەم سنوورە نەترازێ. حەزەکەم هەندێک قەواعید عەرزی بەڕێزتان بکەم بۆ ئەوەی بەرچاوڕوونی بێت، دواتر ئەو پرسیارانی کە بەڕێزتانە من هەوڵەدەم یەک وەڵامی پرسیارەکان بدەمەوە. خاڵی یەکەم بەڕێزان، ئەم کانزایی ئێوە مامەڵی لەگەڵەکەن، چ کانزاکان ئاڵتون یا زیو بن چ دراو بن، ئەمانە دوو جنسی ڕیبەوین، واتە ئەمانە تایبەتن لە نێوان هەموو کاڵا بازرگانیەکانی ترە، بەس ئەم دوانە ڕیبا دروست ئەکەن. یعنی ئەگەر جەنابەت قوماش فرۆشبی، ئەگەر جەنابەت کاڵای بازرگانی بیناسازی بفرۆشی، ئەگەر جەنابەت کەلوپەلی ناوماڵ بفرۆشی، ئەگەر جەنابەت بۆ نمونە جلو بەرگی پیاوانی ئافرەتان بفرۆشی، هیچ کام لەمانە جنسی ڕیبەوی نین. ئێوە قەدەری خوا وایە تەعامل لەگەڵ هەستیارترین کاڵا ئەکەن لە ڕووی شەرع و ئابووری ئیسلامی و حتا ئابووریە سەردەمیەکانیشەوە کە مامەڵەتان لەگەڵ ئاڵتون و زی و دراوایە. لەبەرەوە جەنابتان لەوە تێبگەن کە ئەم دوو کاڵایە دوو کاڵای ڕیبەوین لە ئەساسە، ینی لە ئەساسە ئەمانە بێ ئینسان بە حەزەر مامەڵەیان لەگەڵا بکە. خاڵی دووەم عیلەت، واتە هۆکاری بوون بە ڕیبەوی ئەمانە کە ئەمانە سویان تیا دروست ئەبێ، لەبەر ئەوەی ئەمانە لەوەتەی هەن و بە درێژایی مێژوو و لە ئێستا و لە داهاتوویشە ئەمانە نرخن بۆ کاڵاکان، واتە ئەمانە دراون، عیلەت تایە، ثەمەنیەتە. لەبەر ئەوە ئاڵتون و زیو و هەر دراوێکی تر کە ئەمڕۆ بوونیان هەیە، باشە لە دۆلار، لە تمەن، لە ڕیاڵ، لە یەن، لە فرانک، لە جونەی ئوسترلینی، لە هەر دراوێکی تر، لە یۆرۆ، هەموو ئەمانە هەتا قیامەت هەر دراوێکی کە دروست بێ هەمان مامەڵی ئاڵتون و زیوی لەگەڵا ئەکرێ و بە هەمان قەواعیدی ئاڵتون و زیو تەعامولەکە و هەمان پێوەر و پێودانگەکان پێوانەی بۆ ئەکرێ ئەو دراوانی کە دروست ئەبن، چونکە عیلەت تایە وەکو عەرزم کردم ثەمەنیەتە. کەوا بێ مادەم عیلەت ثەمەنیەتە، دوو جۆر ڕیبامان هەیە کە پێی ئەوتێ ڕیبای بەیع، واتە سووی کڕین و فرۆشتن، مامەڵەکردن لەگەڵ ئەم کاڵایانە هەردوو جۆر ڕیباکە دروست ئەکا. ڕیبایەکیان کە ئێمە پێی ئەڵێن ڕیبای فەضل، واتە ڕیبای زیادە، ڕیبایەکیان کە پێی ئەڵێن ڕیبای نەسیئە، واتە ڕیبای دواکەوتنی یەکێک لە کاڵاکان. جۆری یەکەم لە ڕیبا کە ڕیبای فەضڵە برایانی بەڕێز، واتە ئەگەر هاتوو من ئاڵتونێکم بە ئاڵتونێک گۆڕیەوە لای جەنابەت،
ئاڵتون و ئاڵتون جنس و سنفیان یەکە، هەردووکیان ئاڵتونن باشە و لە عیلەی ثەمەنیەتیشە یەک جنسن کە ئاڵتونم بە ئاڵتون گۆڕیەوە لای بەڕێزت ئەبێ هەردوو ئاڵتونەکە کێشانە و پێوانەیان وەک یەک بێ ئەگەر چی عیارەکەیشان جیاواز بێ. یعنی ئەگەر بۆ نمونە من ئاڵتونێکی عیارە 21م لە جەنابت کڕی کە ئاڵتونەکە 10 غرامە کە 2 مسقاڵەکە تقریبن باشە، من ئاڵتونێکی ترم هەیە ئەیگۆڕمەوە لەگەڵ تۆ ئاڵتونەکەی من عیاری 18ە، شەرع جیاوازی عیارەکان کە 21 و 18 ناخوێنێتەوە، شەرع کێشانەی ئاڵتونەکان نەخوێنێتەوە. ڕاستە ئاڵتونی عیارە 18ەکە چڕی ئاڵتون چڕی مادەی ئاڵتون لەم کاڵایە یان ناکەمترە، بەڵام شەرع حساب بۆ ئەمە ناکا، شەرع حساب بۆ وەزنیانەکە. لەبەرەوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە حەدیثەکەیە کە باسەکە بە واضحی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ مثلا بمثل، واتە هەمان کێشانی هەبێ لەگەڵ یەک. ئەگەر دینارمان بە دینار گۆڕیەوە هەمان قاعیدە تطبیقە بێ، چونکە دینار وتمان حکمی ئاڵتونی هەیە. ئەگەر من بە 25,000 دیناری یا 50,000 دیناری 50,000 دینارمدا بە بەڕێزت، تۆ 50,000 دیناری بە هەزاری دیا بە من، دروست نییە تۆ 51,000 بی بە من لە بەرەوەی پارەکەی تۆ تا هەزاریەکانە، پارەکەی من فیعی 50,000ە، 50,000 بە 50,000ە. ئەگەر 50,000ەکەی تۆ هەمووی دڕاو بێ، 50,000ەکەی من کاش بێ و گەرماوگەرم لە سکە ڕاکێشرا بێ، حرامە 1 سنت کەم و زیادکە، کەم و زیادکە ڕیبای فەضڵ دروست ئەکا، چونکە سنفی ئەم دوانە هەردووکیان دیناری عێراقین وەکو ئاڵتونەکە. ئەمە پێی ئەوتی ڕیبای فەضڵ، زیو بۆ زیو هەروایە. ئەگەر هاتوو جنسیان یەک بوو بەڵام سنفیان جیاواز بوو، ئەو کاتە ئەبێ دەست بەدەست بن، بەڵام ئەکرێ زیاد و کەمی تیا بکرێ. چۆن؟ ئەگەر من ئاڵتون بە دینار لە تۆ بکڕم، ئێستا هەردووشیان جنسی دراون، بەڵام سنفیان جیاوازە، ئەوەی تۆ ئاڵتونە ئەوەی من دراوە. ئێستا دروستە کەم و زیاد بەرز و نزم بکەن ڕێژەکانیان، بەڵام ئەبێ هەردوو کاڵاکە لە مەجلیسی گرێبەستەکەیە ئامادە بن. واتە من دروستە ئاڵتون لە تۆ بکڕم، بۆ نمونە بە دۆلار لێت بکڕم، بە دینار لێت بکڕم، بە زیو لێت بکڕم، بە هەر دراوێکی کە لێت بکڕم، زۆر شەرعیە نرخەکانیان چەند بەرز و نزم کا لەگەڵ یەک، کێشەی نییە وەکو هەردوو ئاڵتونەکە نییە کا بە یەک کێشانەیان هەبێ، ئەمەیان بەرز و نزمکردن تایە ناواریدە، بەڵام نابێت تەخیری تەسلیمکردنی تیا بێ. واتە کە من ئاڵتونەکە لە بەڕێزت ئەکڕم، ئەبێ پارەی کاملی ئاڵتونەکەم پێ بێ تەسلیمتی بکەم. دروست نییە بڵێم ئاڵتونەکەی تۆ 20 مسقاڵە، ئەمە پارەی 10 مسقاڵی سەعاتێکی تر 10 مسقاڵەکەی تر پارەکەی دێنم، ئەمە ڕێک ئەبێ بە ڕیبا. ئەمە جۆنی دووەم لە ڕیبا دروست ئەکا کە پێی ئەوتێ ڕیبای نەسیئە، کە یەکێک لە کاڵاکان دواکەوت لە ڕادەستکردنە ئەبێ بە سووی چی؟ سووی دواکەوتنی یەکێک لە کاڵاکان. کەواتە کە ئەڵێن دوو جۆر ڕیبا دروست ئەکا، جۆری یەکەم لە ڕیبا ڕیبای زیاد و کەمی کاڵاکانە کە وەک یەک بن، جۆری دووەم لە ڕیبا ڕیبای دواکەوتنی ڕادەستکردنی یەکێک لە کاڵاکانە ئەگەر هاتوو بەردەست نەبن. خۆ ئەگەر ئاڵتون بە ئاڵتون بوو، ئاڵتون بە ئاڵتون بوو، ئەو کاتە یەکێک لە ئاڵتونەکان ئامادە نەبوو، ئەو کاتە ئەمە هەردوو جۆری ڕیباکە دروست ئەکا، هەم ڕیبای فەضڵ هەم ڕیبای نەسیئەش دروست ئەکا کە زیاد و کەم ئەکا. ئەمە قاعیدەیە ئاگامان لێ بێ. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پێمان ئەفەرمێ الذهب بالذهب والورق بالورق، واتە باسی ئاڵتونەکە لەگەڵ باسی زیو، هەردووکیان لە یەک حەدیثا جەمعەکە، کەواتە ئەم دوو سنفە هەردووکیان هەمان حکم مامەڵەی پێ ئەکرێ و هەموو دراوەکانیش هەمان حکمیان بەسەرا تەطبیقە بێ. دراو بەڕێزان، دراو ئێمە زەرورە لەوە تێبگەین، دراو هیچ کاتێک ئامانج نییە، ئامرازە. لەبەر ئەوە بە درێژایی مێژووی ئابووری کۆمەڵگاکانی مرۆڤایەتی دراو گۆڕانکاری زۆری بەسەر هاتووە، بەڵام هەموو دراوەکان هەر ئەو حکمە شەرعیانەیان بەسەرا تەطبیق بووە کە بەسەر ئاڵتون و زیوا تەطبیق بوون. لەبەرەوە دراوەکان شتێکی عورفین، ئێمە ئێستا دیناری عێراقی بەکاردێنین، بەیانی ئەگەر دۆلاری ئەمریکیمان بەکارهێنا، ئەگەر بەیانی ناوی دیناری عێراقی و کانزاکەی شیبان گۆڕی کە کاغەزە، ڤیزە کارت و ماستەر کارتمان بەکارهێنا، ئەگەر دراوی ئەلکترۆنیمان بەکارهێنا، ئەگەر هات و کۆمپیالە و سەنەداتی مالیمان بەکارهێنا، ئەگەر چەکی بانقیمان بەکارهێنا،
ئەگەر ئەو چەکانەمان بەکارێنا کە حکومەت لە قەرەبووی کاڵاکانە ئەمانداتێ هەموو ئەمانە مامەڵی دراویان لەگەڵا ئەکرێ. یعنی ئێستا جوتیارێکی بەڕێز کە گەنمەکەی ڕادستی حکوومەت کردووە، حکومەت چەکێکی داوەتێ کە تۆ 10 تەن گەنمەی تەسلیم کردووە، گەنمەکە و دەرەجەیەکە جوتیارەکە ئەزانێ حکومەت دەرەجەیەک بەو نرخە وەرەگرێ. ئەم چەکەی بەم جوتیارەیە حکمی گەنمی نییە، ئێستا حکمی پارەی هەیە، چونکە ئەم چەکە لە بازاڕا کە ئەیفرۆشێ گەنم نافرۆشێ، ئەم پیاوە گەنمەکە ڕۆیشتووە، تازە ممکن نییە بکرێتەوە بە گەنم ئەم چەکە. ئێستا تۆ چەکێکت پێیە بە نرخی گەنمەکە، لەبەرەوە ئەو حکمەی کە بەسەر ئاڵتون و زیوا تەطبیقە بێ بەسەر ئەم چەکە کە هی کاڵای فرۆشتنی گەنمە تەطبیقە بێ، چونکە ئێستا ئەو چەکانە وەکو عەرزم کردن حکمی پارەیان هەیە. ئەمە عولەما ئیتیفاقیان هەیە لەسەری، هیچ خلاف نییە لەسەرەوەی کە تۆ بڵێ دراو کاغەزە یا دراو کانزایەکی ئاسنە، بڵێ ئەمە بۆچی وەکو ئاڵتون مامەڵەی لەگەڵا ئەکرێ، خۆ کانزاکەی ئاڵتون نیە. نە، ئەمە بە هەمان ڕێژەی ئاڵتون و زیو، بە هەمان ڕۆڵی ئاڵتون و زیو ئامرازێکە بۆ گەیشتن بە ئامانجێک کە ئاڵتون و زیو ئەیکەن، و ئەمە قەرەبوو یا بارتەقای هاوسەنگی ئاڵتون و زیوەکە ئەم دراوانەیە مامەڵی پێکرێ. لەبەر ئاسانکاری خەڵک ئاڵتون و زیو مامەڵە پێکردن و هەڵگرتن و گواستنەوەی قورسە، ڕیسکی زۆرە، مەترسی زۆر دروستەکە لەسەر ئەو کەسانی کە مامەڵەی پێەکەن. ئێستا ئاڵتون و زیو بوون بە ڕەسید، ئەم کاغەزە داراییانە بوون بەچی؟ بوون بە ئامڕاز بۆ گزارشتکردن لە قیمەی نەقدی ئەوان. چی بە دراو مامەڵە ئەکرێت، چی بە دراو ئەناسێنرێ مامۆسایانی بەڕێز؟ ئەوەی کە بە دراو ئەناسێنرێ ئەوەیە، یەکەم دراو نێوەندگیری پێ ئەکرێ لە مامەڵە دارایەکانە. هەرچی شتێک ئەگەر پەلکی دار، ئەگەر تەختە، ئەگەر کاغەز، ئەگەر پێستە، ئەگەر برد بوو بە وەسیتی مالی، بوو بە نێوەندگیر لای خەڵک لە بازاری پشدەرە، لە بازاڕەکانی سلێمانیە، ئەم کاڵایانە مامەڵی دراویان پێکرا، بوون بە نرخ بۆ کاڵاکان، حکمی دراو ئاڵتون و زیویان هەیە ئەگەر برد بن لە ئەسڵی کانزاکەیانە. بۆ؟ چونکە تازە بوون بە وەسیتی مالی. یەکێک لە مواسەفاتەکان تایبەتمەندیەکانی دراو ئەوەیە کە وەسیتی مالی، واتە لای هەموو خەڵک ئەبن بە نرخ بۆ کاڵاکان. ئێستا جەنابەت هەر شتێکت هەیە کاڵا بێ کە ئەتەوێ ساغی کەیتەوە قیمەتەکەی بزانی بەچی پێوانەی ئەەکەی؟ بە دراو پێوانەی ئەەکەی. ئەڵێی ئەم مایکە بای ئەوەندە 1000 دینارە، ئەم مێزە بای ئەوەندە 1000 دینارە، ئەو کامێرایە، ئەو پانکەیە، ئەم قەڵەمەی دەستی من. کەواتە دراو کە بوو بە نرخ بۆ کاڵاکان، بوو بە نێوەندگیر بۆ کاڵاکان، ئەبێ بە دراو و حکمی ئاڵتون و زیو وەرەگرێ. خاڵێکی تر بەڕێزان ئەوەیە دراو ئەبێ بەچی؟ دراو ئەبێ بە وەسیلەی ئیدیخار، ئەبێ بە ئامڕازی چۆنەڵەی خەزنکردن. ئێستا بۆ نمونە من ئەگەر بمەوێ گەنم یا جۆ یا میوە یا بمەوێ هەر کاڵایەکی تر خەزنکەم، ئەم کاڵایانە لە ناو ئەچن، زوو تەلەف ئەبن. من دێم لە بەرامبەر هەموو ئەمانەیە دراو خەزنەکەم کە دراو هیچ کات تەلەف نابێ، ئاڵتون خەزنەکەم هیچ کات تەلەف نابێ، هیچی لێ نایە. بۆیە ئینسان ئەگەر پاری هەبێ هەموو شتی هەیە، بەس ئەگەر کاڵایەکی هەبێ هەموو شتی نییە. کەواتە دراو یەکێکی کە لە تایبەتمەندیەکانی ئەوەیە ئەبێ بە ئامڕاز بۆ خەزنکردن و بۆ هاوسەنگیکردنی هەموو کاڵاکانی تر. خاڵێکی تر دراو نرخە بەڕێزان، نرخە بۆ کار و نرخە بۆ کاڵا. مەرجنی ئێمە تەنها کاڵا بێ. تۆ بەیانی کرێکارێک ئەگری ئیشی پێ ئەەکەی، دوای چی ئەدەیتێ؟ لە بەرامبەر ماندووبوونەکەی دراوی ئەدەیتێ. کەواتە دراو تەنها بۆ ئاڵوگۆڕی کاڵا نییە، دراو نرخە بۆ خزمەتگوزاریەکانیش. ئێستا تۆ ئەم مۆبایلی کە بەکاری دێنی پەیوەندی پێوە ئەەکەی، تۆ پارە ئەدەی لە بەرامبەر ئەم خزمەتگوزاریەیە. کۆمپانیاکان خزمەتگوزاری ئەدەن بە تۆ، پارە نادەن بە تۆ، ئەوان پارە بە تۆ نافرۆشن، ئەوان کارتێکت پێ ئەدەن، ئەم کارتە ئەبێ بە ئامڕازی پەیوەندی گەیاندنی تۆ بە دنیای دەرەوە. لەبەرەوە پارە هەموو ئەم وەسیلانە جێبەجێ ئەکا. بۆیە بەڕێزان ئەگەر وا بوو کەواتە ئێمە ئێستا بەرچاوڕوونیەکمان هەیە لەسەرەوەی ئاڵتون و زیو و دراو، یەک حکمیان هەیە لە مامەڵەکردنە، و ئەگەر بە ئاگایی مامەڵەیان لەگەڵ نەکەین هەردوو جۆری سووەکە دروست ئەکەن. هەم سوو لە ڕووی ڕیبای فەضڵەوە دروست ئەکا، هەم سوو لە ڕووی ڕیبای نەسی ئەدواکەوتنی یەکێک لە دراوەکانەوە
دروست ئەکا. خاڵێکی ترکە گرنگە ئێمە بیزانین بەڕێزان ئەوەیە ئێمە عولەما لە باسی ئاڵتون و زیوە ئێستا هەندێک ئەو پرسیارانەی کە بەڕێستان گەشتۆ بە من هەوڵەدەم یەک بە یەک لە خاڵەکانە لەژێر ڕۆشنایی ئەوەی کە عەرزم کرد ڕوونی بکەینەوە. خەڵی یەکەم لە کاتی گۆڕینەوەی ئاڵتونە وەکو عەرزم کردن جیاوازی عیاری ئاڵتونەکە نابێت کاریگەری هەبێ لەسەر ئەوەی کە ئێمە ئاڵتونەکە بەرامبەرەکەی بەرز و نزم بکات لە ڕووی کێشەوە. وتمان کێشی ئاڵتونەکە چەندێکە بە چاوپۆشیکردن لەسەر عیارەکەی لە کاتی گۆڕینەوەیە ئەبێ هەمان کێش بن هەردوو ئاڵتونەکە. باشە بە تەئکید تۆ ئەڵێ ئاخرەمە مەنتیق نییە لەبەرەوەی ئەم ئاڵتونە عیارێکی 24 بێت چڕی ئاڵتونەکەی تایە لەگەڵ ئاڵتونێکی عیارە 14 زۆر زیاترە قبوڵە ئەمە. بەڵام دائیمەن ئێمە قاعیدەیەکی فقهیمان هەیە ئەڵێن التابع تابع واتە پاشکۆ حکمی ئەسڵەکەی وەرەگرێ یا حکمی مەتبوعەکەی وەرەگرێ. ئێستا ئەم کانزایانەی تر کە تێکەڵی ئاڵتونەکەن کە مسن یا زیون یا هەر مادەیەکی ترن ئەمانە تێکەڵ بە ئاڵتونەکە بوون کەس نایە مس بکرێ لە ئاڵتونەکەیە هەر قیمەتی نییە ئەساسەن هەر وجودی حسابی بۆ ناکرێ کەواتە حکمی ئاڵتونەکە وەرەگرێ ئەوەش. بۆیە ئێمە کە ناتوانین ئاڵتونەکە تەصفیە بکەینەوە لەوە دین چی ئەەکەین دی ئەڵێن کاکە تۆ ئاڵتونەکەی خۆت کە عیاری 21ەکە بە نرخی خۆی بۆم بشکێنەرەوە بمدەرێ منیش ئاڵتونەکەی خۆم کە عیاری 18ەیە بە نرخی خۆی بۆت ئەشکێنمەوە پێتەفرۆشم. لێرە هەردووکمان نرخی حەقیقی کاڵاکانمان وەرەگرین تووشی ڕیبایش نابین. پاساوی بەرزبوونی عیار بەڵگە نییە بۆ زیادکردنی کێش بەڕێزان. ئەم مەسەلەیە تقریبا شبه ئیجماعی لەسەرە عولەمای هەر چوار مەذهبەکە باشە وعمومی صحابی پێغەمبەر صلی الله عليه وسلم غیری معاویە ڕەزا و ڕەحمەتی خوایان لێبێ وغیری ابن تەیمیە و ابن القەیم کە ئەمانە بە پەنجەی دەست ئەژمێرێن و خلافەکەیان خلافێکی منطقی نییە. باقی عولەما متفقن لەسەر ئەوەی کە ڕێژەی ئاڵتون بە عیار نابێت کێشە دروست کا بۆ وەزن ئەبێ وەزنەکان هاوشێوە یەک بن. من هەر بۆ دڵنیایی بەڕێستان هەندێک دەق ئەخوێنمەوە بۆ ئەوەی کە بزانن زانایان من کە ئەڵێم ئیشارە بە ئاماژە بە خلافی معاویە و ئیبن تەیمیە ئەەکەم عولەما ئەسڵەن ئاماژە بە خلافەکەیان ناکەن وئینەما ئیجماع نەقڵەکەن لەسەر ئەم مەسەلەیە. بۆ نمونە ابن عبد البر کە باسی ئەم مەسەلەیە کە ئەفەرمێ والسنة المجتمع عليها ئەو سنەتەی کە عولەما ئیجماعیان هەیە لەسەری أنه لا يباع شيء من الذهب عينا كان أو تبرا ئەڵێ ئاڵتون ئەگەر ئاڵتون بێ یا خۆڵی ئاڵتون بێ تبر خۆڵی ئاڵتونە باشە ئەڵێ ئاڵتون بێ یا خۆڵی ئاڵتون بێ ئەو مصوغن یا ئاڵتونەکە خشڵ بێ کرابێ بە خشڵ ئەو جەیدەن ئەو ڕەدیئەن ئاڵتونەکە کانزاکەی باش بێ مەسەلەن ئاڵتونی خەلیجی بێ یا ئاڵتونی عێراقی بێ یا ئاڵتونی ئێرانی بێ کە ئەمانە نەوعی ئاڵتونەکانیان فەرقەکە ئەفەرمێ لا يباع شيء من ذلك إلا مثلا بمثل ئەفەرمێ ئەبێ وەک یەک بن کێشەکانیان یەدەن بيد دەست بە دەست بن وكذلك الفضة ئەڵێ زیویش بە هەمان شێوە مامەڵەی لەگەڵا ئەکرێ. ئیمامی نەوەوی لە شەرحی صحیحی مسلم ئەو حەدیثەی پێغەمبەر دێنێ صلی الله عليه وسلم کە ئەفەرمێ لا تبيع الذهب بالذهب ولا الورق بالورق إلا سواء بسواء ئەفەرمێ ئاڵتون بە ئاڵتون زیو بە زیو کێش بە کێش نەبێ کێشیان هاوتانە بێ ئەفەرمێ مەیفرۆشن. دوای ئیمامی نەوەوی لەسەر ئەم حەدیثە ئەفەرمێ قال العلماء ئەفەرمێ زانایان ئەفەرمون هذا يتناول جميع أنواع الذهب ئەفەرمێ ئەم حەدیثەی پێغەمبەر هەموو جۆرەکانی ئاڵتون ئەگرێتەوە والورقی و هەموو جۆرەکانی زیو ئەگرێتەوە من جيد ورديء جۆری ئاڵتونەکە باش بێ یا خراپ وصحيح ومكسور ئاڵتونی قاڵب بێ یا خشڵ بێ یا ئاڵتونی شکاوە بێ وحلی وتبر ئاڵتونەکە کرابێ بە خشڵ یا ئاڵتونی خۆڵ بێ هێشتا نەکرابێ بە قاڵن وغير ذلك هەرچی جۆرێکی تر ئاڵتون بێ وسواء الخالص والمخلوط بغيره ئاڵتونەکە عیاری 24 پاڵفتە بێ یا تێکەڵی کانزای تر کرابێ وهذا كله مجمع عليه ئەفەرمێ عولەما ئیجماعیان هەیە لەسەر ئەم مەسەلەیە. طبعا ابن حەجەری عەسقەلانیش لە فتح الباریە دیسانەوە ئیجماعی عولەما نەقڵەکە
لەسەر ئەوەی کە ئاڵتون بەم شێوازە مامەڵی لەگەڵا ئەکرێ نەک بە شێوازێکی تر. هەندێک جار کەواتە بەڕێزان ئەم بازرگانیەی لەگەڵ دووبەی ئەکرێ لەگەڵ ئیمارات ئەکرێ کە ئێمە بە جوملە ئاڵتون لەوان وەرەگرین دواتر ئێمە ئاڵتونی قاڵبیان تەسلیمەکەینەوە. جاری یەکەم ئەگەر ئەمەی ئێمە لەگەڵ ئیماراتی کەین ئەبێ تەوسیفی کەین. ئێمە کە جوملە لە ئیمارات ئاڵتون وەرەگرین بە کڕین کڕیومانە یا بە گۆڕینەوە کردومانە. ئەگەر بە کڕین کڕیومانە ئەبێ ئاڵتونەکە دەست بەجێ ڕادەستیان بکرێ. ئەو ئاڵتونەی کە تۆ کڕیوتە کیلۆیەک خشڵە ئەبێ یا پارەکەیان تەسلیمکەی یا ئاڵتونێک بە هەمان کێش تەسلیمیان کەی. 10 کیلۆت کڕیوە بای 40 دەفتەرە 40 دەفتەر تەسلیمی جوملە فرۆشەکەی دووبەی ئەەکەی. دروست نییە جەنابەت 40 کیلۆت هێناوە دواتر پارەکەی ئەنێری کە سرفت کردووە ئاڵتونەکە یا دوایی تۆ ئاڵتونی قاڵب ئەنێریتەوە. کوا ئەو یەدبیەدی پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم لێرە ئەنجا ئەو ئاڵتونی ئەو بە خشڵ ئەداتێ لەگەڵ ئەم ئاڵتونەی تۆ بە قاڵب ئەیگەڕیتەوە دووبەی لە وەزنا تەعاملێکی جیاوازەکە. دووبەی بە قورس ئەفرۆشێ بە سووک وەرەگرێتەوە. هەموو ساڵێک دووبەی بەڕێزان بازاری دووبەی بۆ ئاڵتون نزیکەی 28 تەن موروو کە وەکو زڕگۆن بەکاری دێنێ بە ئاڵتون نەفرۆشێتەوە بە دنیا کە دوای ئاڵتونەکە بە قاڵب وەرەگرێتەوە دووبەی. ئەو متوموروانەی ئەی خاتە ناو خشڵەکانەوە دواتر دووبەی بە قاڵب متوموروەکان بە ئاڵتون وەرناگرێتەوە. کەواتە ئێمە ئەبێ خۆمان یەکلاکەینەوە لەم بازرگانیەیە. ئەگەر کڕیومانە کوا پارەکەی ئەگەر گۆڕیومانەتەوە کوا مقابلەکەی کوا ئاڵتونەکەی مقابل ناکرێت تۆ بڵێ من دوای 3 مانگ ئاڵتونی بۆ ئەنێرمەوە. ئەمە ڕیبایەکی زۆر سەریحە. هەردوو جۆر ڕیباکەی تایە. ڕیبای فەضلی تایە کە کاڵاکان بەرز و نزمەکەن ڕیبای نەسیئەی تایە کە ئاڵتونەکەی تۆ حازر نییە. یەک حەل هەیە لەم مۆزوعەیە بەڕێزان ئەوەیە یا ئەوە تا پارەکەی بدەن یا ئاڵتونەکەتان حازر بێ یا لە دووبەی بە تەسلیف وەریگرن. یعنی چی لە دووبەی بە تەسلیف وەریگرن؟ یعنی تۆ ئاڵتونەکە لە دووبەی وەرگرە دوایی بۆ جوملەچێکە بە عەمولە ساغکەرەوە بڵێ هەر مسقالێک بۆ نمونە من 20 دۆلار وەرەگرم کە ئاڵتونەکەی بۆ ساغەکەمەوە یا بەسەرەن 10 دۆلارت لێ وەرەگرم ئاڵتونەکە ساغەکەمەوە. ئەو کات خێر و شەڕی ئەم ئاڵتونە هیچ جوملەچێکەی دووبەیە. تۆ عەمولە وەرەگری لەسەر ساغکردنەوەی مسقاڵی ئاڵتونەکان. 10 مسقال ساغەکەی تۆ 100 دۆلاری پێ ئەبڕێ 100 مسقال ساغەکەی تۆ 1000 دۆلار پێ ئەبڕێ. وەکو چۆن کابرا ئەچێت تەلەڤیزۆنە هێنێ تەلەڤیزۆنەکان بە تەسریفە هێنێ چەند تەلەڤیزۆن ساغەکاتەوە ئەو نە عەمولە لە کۆمپانیای وەبەرهێنەری تەلەڤیزۆنەکە وەرەگرێ. بەڕێزیشتان ئەم حەلەتان لە بەردەسایە بەڕێزان. ئافرەتێکیش کە دێتە لای بەڕێستان ئێوێ خشڵێک لای ئێوە با بکرد باشە ئەگەر ئێوە خشڵەکە خۆتان بۆی ئەکەن دروست نییە ئێوە ئاڵتونەکەی پێ بفرۆشن پارەکەی لێ وەرنەگرن باشە بڵێن دوای پارەکەمان بۆ بێنە. ئەمە ڕێک بوو بە ڕیبای نەسیئە. حەل چییە لەم حاڵەتەیە؟ ئەو خوشکەی کە دێتە لای بەڕێز یا ئەو برایی کە دێتە لای بەڕێزێت بۆ نمونە ئێوێ بای 20 مسقالێک ئاڵتون لە تۆ بکڕێ تۆ 20 مسقال ئاڵتونی پێ بفرۆشە 20 مسقال ئاڵتونی پێ بفرۆشە پارەکەی لێ وەربگرە بەس 20 مسقاڵی قاڵب بە سعری قاڵب پێی بفرۆشە پارەکەی لێ وەربگرە معاملەکە ببڕێنەرەوە. ئەم ئافرەتە دواتر مەوعیدێکی بۆ دانێ بڵێ مانگێکی کە یا 10 ڕۆژی کە ئاڵتونەکان ئەەکەم بە خشڵ کە تۆ خۆیەکی بە خشڵ باشە ئینجا دوای ئەوە بڵێ عەمولەی دروستکردنەکەی ئەو نەیەکەی یامیتەوە ئەو کاتە پارەکەم بۆ بێنە. ئەو کات عەمولەی دروستکردن وەکو نرخی ئاڵتونەکە نییە. ئێستا نرخی ئاڵتونەکە معاملەکەمان بڕاندۆتەوە تۆ نرخی ئاڵتونەکەی خۆت بە کاش کە قاڵبەکەی وەرگرتووە کە 20 مسقاڵە دوای نرخی ئەم کاڵایە کە ئەیکەی بە خشڵ لە کاتی ڕادەستکردنەکەی پارەی دروستکردنەکەی لەو بەڕێزە وەربگرە. ئەم حەلەیش هەیە بۆ فرۆشتن. ئەو ئاڵتونانی ئێوە هەتانە کە ئاڵتونەکان زڕگۆن یا نقێم یا موروی تایە لە کاتی گۆڕینەوەی بەڕێزان ئەگەر گۆڕینتانەوە بە ئاڵتونی تر بە هیچ شێوازێک دروست نییە ئیلا ئەبێ نقێمەکان دەرکەن یا وەزنەکەی بە دەقیقی بزانن تەرکیکەن لە وەزنا. یعنی بۆ نمونە من گۆبەرۆکێک عاشق بەنگێک مەسەلەن پشتوێنێک لە جەنابەت ئەکڕم عیارەکەی ئەو نەیە ئەمەی تۆ لە وەزنا چەندێکە بۆ نمونە 100 غرامە 100 غرامە باشە یعنی 20 مسقاڵە ئەمەی جەنابەت ئەیدەی بە من ئەگەر من ئاڵتونی قاڵبت ئەدەمێ
ئەو کاتە من هەمان ئەمەت ئەدەمێ بەس تۆ پێویستەکان نقێم و مور و زڕگۆنەکان دەرکەی لە ئاڵتوونەکە ئەو جا من و تۆ وەزنن بیوەزن معاملە بکەین ئەگینا نقێم و مور و زڕگۆنی تیابێ شەرعەن ئەبێ بەڕیبا بۆ چونکە ئێمە وەزنی ئەمانە نازانین کە وەزنیان نازانین ئێمە قاعیدەیەکمان هەیە لە ڕیبایە ئەڵین الجهل بالتماثل كالعلم بالتفاضل نەزانینی هاوکێشەبوون وەک زانینی زیادە وایە یعنی من مشتێک ئاڵتوونم پێیە جەنابی شت مشتێک ئاڵتوونی پێیە من ئەڵێم ئەم دوو ئاڵتوونە ئەگۆڕینەوە ئێمە وەزنیان نەزانین ئاڵتوون مەوزونە مەکیل نییە وەزنیان نەزانین نەخێر نەزانینی وەزنیان وەکو زانینی زیادە وایە کەواتە بێ بەڕیبایەکی زۆر سەریح ئەوە شەفاعەت بۆ ئێوە ناکە بڵێ من ملیۆنکەیەکم بە ملیۆنکە داوە نازانم وەزنی چەنە نا تۆ ملزەمی ئاڵتوون چیت بە وەزن معاملە ئەکەی بە وەزنیش بە دیقەت معاملە ئەکەی بە حەبە معاملە ئەکەی ئەبێ بە حەبە وەزنی ئاڵتوونەکە بزانی مورۆکان تەرککە ئەگەر گۆڕینەوە ناکەن بە مورۆکان ئاڵتوونەکە گۆڕینەوە پێ ناکرێت ئەو کات ئەیفرۆشین بە دینار لە دینار و دراوە مشکلەمان نییە ئاڵتوونەکانتان چەند نقێم چەند زڕگۆن چەند موروی تیابێ ئەگەر بە پارە بە دۆلار بە دینار بە هەر دراوێک فرۆشتان ئەو کاتە بەرز و نزم لەگەڵ ئەمەیە چونکە سنفیان جیاوازە ئەو ئاڵتوونە ئەم دراوە بەڵام کە بوو بە معاملەی ئاڵتوون بە ئاڵتوون زیو بە زیو وەکو عەرزم کردین ئیلا ئەبێ مراعاتی وەزنکەن ئەو شتانەی کە موورو ئەوانن ئەتکرێت جا بکرێنەوە ئەوانە دەرکەن ئەوانە نابێت لەناو ئاڵتوونەکەیە بمێنن خەڵکی تر بەڕێزان کڕینی ئاڵتوون و شکاندنی نرخەکەی بە سعری ڕۆژ شکاندنەوەی بۆ نمونە من ئاڵتوونێک لە جەنابت وەرەگرم ئەڵێم دوو ڕۆژی تر نرخەکەی ئەشکێنینەوە یا من لەبەرەوە لەم ئاڵتوونەی تۆ سەرفەکەم ئەو ڕۆژەی کە ئەفرۆشم یا ئەو ڕۆژەی کە دێم پارەکە دێنمەوە بەو سعرە ئەیشکێنینەوە ئەمە حرامە چونکە ئەسڵی معاملەکە کە سەرەتا ڕێکەوتین کڕین و فرۆشتن بووە ماوەتەوە شکاندنەوە بیزەبن وەکو چی وایە وەکو مامەڵەی هەوایی دینار و تمەن وایە یا دۆلار و تمەن وایە کابرا ئەڵێ من ملیارێک تمەنم هەیە بۆ ڕۆژی چوارشەممە ئەیفرۆشم ئێستا کەسێک ئەم ملیار تمەنە ئەکا بە ماڵ لەسەر خۆی بە پارەیەک لە ئێستایە بەڵام نەتمەنەکە وجودی هەیە نەپارەکەی ئەم وجودی هەیە دواتر ئەمان تەنها جیاوازی نرخەکە لە ڕۆژی شکاندنەوە کە چوارشەممەیە وەرەگرن یا ئێستا کە ئیشکێنێتەوە لێی وەرەگرێ بەڵام وجودی نییە پارەکان ئەمانە هەمووی سوی سەریحن بەڕێزان ئێمە گرفتار بووین بەدەست ئەمانەوە لەبەرەوە هەموو ئەمانە حرامن ئاڵتوونەکەش بە هەمان شێوەکو عەرزم کردن ئەگەر تۆ وەری بگری بڵێ دوو ڕۆژی کە ئەیشکێنینەوە ئاڵتوونەکە ئەمە دیسانەوە شکاندنەوەی ئاڵتوونەکە لەو ڕۆژەیە کە تۆ ئێستا وەرد گرتووە کەی ئەم معاملەیە حەڵاڵە کەی ئەم معاملەیە حەڵاڵە ئەگەر تۆ ئاڵتوونەکەت بە قەرز دابێ بە من ئەگەر بە قەرز یاوتمەتێ ئەو کات ئەبێ چی بکەین ئەبێ ئامادەبی نفسی ئاڵتوونم لێ وەربگریتەوە کە هێنامەوە کەستان نایکەن یعنی ئاڵتوون ئەکرێ ئێمە بە قەرز وەری بگرین بۆ نمونە تۆ ئەو معاملەی کە لەگەڵ دووبەی ئەیکەی وا تەکیفی بکە بڵێ من بە قەرز لە دووبەیم وەرگرتووە بەڵام ئەم قسەی کە تۆ بە منی ئەڵەی من یەکسەر پرسیاری دووەمم ئەوەیە ئایا دووبەی ئامادەیە ئاڵتوونەکەی وەربگرێتەوە ئەگەر لە سلێمانی سەرف نەبوو ئەگەر بڵێینا کەواتە قەرز نەبوو کاتێک قەرزە کە کابرای خاوەن قەرز ئامادەیە قەرزەکەی من دەفتەرێک دۆلارم داوە بە تۆ منطقی تیان نییە دوای مانگی چکە بڵێم نامەوێتەوە دۆلارەکەم ناوێتەوە بە دۆلار ئەوە ئەبێ بەڕیبا بەڕێزان لەبەرەوە کاتێک گەڵی من بە قەرز داومە ئەبێ ئامادەبی نفسی ئاڵتوونەکەی خۆت بە قەرز وەربگریتەوە کە ئامادە نەبی کەواتە لەگەڵ ڕێزمە تۆ حیلە شەرعەکەی تۆ فێڵەکەی تۆ ئاڵتوونت فرۆشتووە بەڵام ناوی قەرزی لێ ئەنەی بۆ ئەوەی کە گوناهبار نەبی و تووشی ڕیبا نەبی بەڵام خوا فێڵی لێ ناکرێت خاڵێکی تر بەڕێزان ئەوەیە ئەگەر هاتوو ئێمە ئاڵتوونماندا بە خەڵک وەکو دەسمایە بۆ مزارەبە ئێمە معاملەیەکمان هەیە لە شەرعە معاملەکە جەنابەت پیاوێکی کاسبکاری من خاوەن دەسمایەیەکی دەسپیم ئیشم پێ ناکرێ بازار نازانم جەنابەت پیاوێکی کارای بێپارەی منەڵێم قوربان ئەمە دەفتەر دۆلار بڕۆ جەنابەت کەسابەتی پێوە بکە ئەم پارەیە ئەگەر قازانجمان کرد لە 150 بۆ تۆ لە 150 بۆ من ئاگامان لێ بێ ئەم پارەیە ئەگەر زەرەرکا زەرەر لە پارەکەی من ئەکەوێ لەگەڵ ماندووبوونەکەی ئەو طبیعەتی مزارەبە وایە ئەم معاملەیە بە ئاڵتوون ناکرێ یعنی چۆن یعنی من ناکرێ دەسمایی مزارەبە کیلۆیە ئاڵتوون بێ
ئاڵتون خشڵ بێ یا قاڵب لێرە لەم مۆزوعەیە ناکرێ بکرێ بە ڕەسمالی مامەڵەی مزارەبە. یعنی تۆ من کە ئیشەکە ئەەکەم مەڵێ دکتۆر خالید ئەوە کیلۆیە ئاڵتون با دەسمایی مزارەبەکە بێ بۆ چکە ئەم کیلۆ ئاڵتونە مامەڵەی پێوە ناکرێ من بیدەم بەکێ کیلۆیە مزارەبە بۆ پارەیەکە کە مامەڵەی لە بازاڕا پێوە ئەکرێ کەسابەتی پێوە ئەکرێ کیلۆی ئاڵتون نەکرێتەوە بە درا و مامەڵەی پێوە ناکرێ. کەواتە ئەم ئاڵتونانی کە بەڕێستان هەتانە قاڵب بن یا خشڵ دروست نین بیکەن بە ڕەسمال بیکەن بە دەسمایە بۆ عەمەلیەی مزارەبە ئەبێ بیشکێنینەوە بە درا و بە دراوی ڕادستی ئەو کەسە بکەین کە کاری پێوەکە و مامەڵی پێوەکە ئەو جا شەرعیە ماوەسایانی بەڕێز. خاڵی ئەخیر لە مەسەلەی ئاڵتونە کە ئێستا هەیە لە بازاڕا من ئاگادارم ئەوەیە کڕینی ئاڵتون لە بۆرسا. ئێستا بەعزێ خەڵک بۆ نمونە کابرا دەوەرەقی پێیە ئەڵێ وەڵام من چیلۆی ئاڵتونم لە بۆرسا کڕیوە. ئاخر موسڵمان چیلۆی ئاڵتون بای 4 دەفتەرە چۆن بە دەوەرەقە کڕا چی پێی فرۆشتی؟ طبعا بازاڕی بۆرسا بازارێکە گوێ بە ڕیبا نادا برایەنی بەڕێز وەک ئێوە نییە گوێ بە پێودانگی شەرع بدا. بازاڕی بۆرسا بە شوێن پارە و بە شوێن ڕەسمالە ئەگەڕێ بە شوێن قازانج و ڕێبحا ئەگەڕێ. من ئەچم دەوەرەقی ئەدەمێ لە شاشەکەیە ئەنووسێت دکتۆر خالید لە بەرواری ئەوەی چیلۆی ئاڵتونی کڕیوە لە شاشەکە ئەکرێ بە ناوی منەوە بەس با من داوای وەرگرتنی ئاڵتونەکە بکەم بزانم بۆرسا ئیدا بە من بزانم ئەی خاتە سەر ڕقم حسابەکەی من بزانم ئامادەی تەسلیمی وەکیلەکەمی بکەن نایکات چۆن چیلۆی ئاڵتون بە دەوەرەقە تەسلیمەکە کوا متمانە لە بینی من و ئەو هەر نامناسی ئەستن من کێم. دواییش کە ئەم ئاڵتونە نرخەکەی تا دەوەرەقە بۆرسە چاوەڕێیەکە لە دەوەرەقە زیاتر بشکی ئاڵتونەکە ئەفرۆشێتەوە لەسەر ناوی من لای ئەبا. بۆرسە بەم شێوازە ئەکرێ 1 کیلۆ ئاڵتون وەکو کوڕی سێو لە باخەڵمان لێ ئەکا 1 کیلۆ ئاڵتون ئەکا بە ناوی هەمومانەوە هەمومانێکی دەوەرەقەمان داوە و وتومانێکی کیلۆی ئاڵتونمان هەیە لە کاتێکا بۆرسە هەر 1 کیلۆ ئاڵتونی تایە ئەساسەن بەس داوێتی بە هەمومان بۆ چونکە ئەو لە بیدایەتی مامەڵەکە پێیگوتوین مافتان نییە داوای وەرگرتنی ئاڵتونەکە بکەن ئێوە بەس بۆتان هەیە بازرگانی سوود لە بەرز و نزمکردنی نرخی ئاڵتونەکە وەرگرن کەواتە ئەکرێ 1 کیلۆ ئاڵتون بفرۆشێ بە 1000 کەس ئەو کاتە ئەو لاجاتی ئەوەی 4 دەفتەری بەم چیلۆ ئاڵتونە وەرگرتە بێ 40 دەفتەریش بۆ چیلۆ ئاڵتونە پەیا ئەکا خەڵکی پێ هەڵەخەڵەتێنن. ئەمە شەرعی نییە بۆ چونکە یەکەم پارەکەی کە من داومە بەدەلی بەرامبەر کە ئاڵتونەکەیە وجودی نییە ڕاستە تۆڵی کراوە بەناومەوە کردن بەناوەوە بەڕێزان وەرەقا نووسینی سەر کاغەز قیمەتی نییە لە شەرعا من چەکێکی بانکی ئەفرۆشم بە تۆ بەس ڕەسیدی نییە پێش دەڵێم بەبێ ڕەسیدەی فرۆشم کەواتە من کاغەزێکی سپین پێ فرۆشتووی چەکی بێڕەسید قیمەتی چییە؟ جەریمەیە قانونن. بۆیە خۆشەویستان ئەم معاملەی لە بۆرسا ئەکرێ بە ناوی بازرگانی ئاڵتونەوە بە هیچ شێوازێک معاملەیەکی شەرعی نییە و هیچ حکمێکی شەرعی لە غەیری ڕیبا نەبێ بەسەر یا تەطبیق نابێ خۆتانی لێ بە دوور بگرن ئێوە ئەزانن کە ئاڵتون بەم شێوازە هەڕەمەکیە مامەڵەی پێوە ناکرێت کاڵایەکی بە نرخە خەڵک چۆن دێ بەڕێزی وا هەیە بەم نەڵێ وەڵام من 50 وەرەقەم داوە 4 کیلۆ ئاڵتونم کڕیوە لە بۆرسا بای ئەو 4 کیلۆ ئاڵتونی تۆ بای 16 دەفتەرە چۆن بە 50 وەرەقە تۆ کڕیوتە ئەمە خۆ هەڵخەڵەتاندنە بڵێ من ئاڵتونم کڕیوە بەم پارەیە لەبەرەوە ئەوە شەرعی نییە بەڕێزان. هەندێک معاملات بێمە سەر مەسەلەی بازاری دۆلار و بازاری دینارەکە ئەو پرسیارانی کە هەن لەو بارەیە بەڕێزان ئەوەیە مامەڵەکردن گۆڕینەوەی دراو بە قەرز بە هیچ شێوازێک بەڕێزان گۆڕینەوەی دراو بە قەرز شەرعی نییە ئەگەر بۆ نیو سەعات بێ بۆ 10 دقە بێ من کە پارەیەکم لە تۆ کڕیوە لە بازاری دۆلارەکە حکمی ئاڵتونی هەیە چۆن وتمان فرۆشتنی ئاڵتون بە قەرز دروست نییە فرۆشتنی پارەش بە قەرز دروست نییە پارەکەی کە هەرچی بێ پارە ئەبێت دەست بەدەست بێ مەسەلەن دەفتەرێک دۆلارم لێ کڕیوی مەفروزە بەو پارەیەی کە تۆ دۆلارەکەیە من بەچی لێم کڕیوی بە تمەن بە یۆرۆ بە ڕینکێت بەسەرەن بەچی لێم کڕیوی مەفروزە پارەکەم حازر بێت تەسلیم تیکەم ئەگەر حازر نەبوو ئەو کاتە ڕیبای نەسیئە دروست بوو ناکرێت تەلەفۆنی بۆ بکەی بڵێ پارەکەم بۆ بشکێنەرەوە کە هاتمە بازار ئەدەمێ پارە و ئاڵتون شکانەوەی نییە ئەگەر پارەکەی کە حازر نەبێ بەڵام ئەگەر من بۆ نمونە بەڕێزت نووسینگەی حەواڵەت هەیە من 4 دەفتەرم لای بەڕێزتە تەلەفۆنەکەم ئەڵێم تمەن بە چەناڵی تمەن بەونەیە ئەڵێم 1 دەفتەر دۆلار 4 دەفتەری لای ئەڵێم دەفتەرێکم بۆ بشکێنەرەوە بە تمەن ئێستا دۆلارەکە لای خۆیەتی کە ئیشکێنێتەوە دەست بەدەست معاملەکە دروست ئەبێ بەس من کە پارەم لات نییە
ئەڵێم تمانەکەم بۆ بشکێنەرەوە بە دەفتەرێک دوای پارەکەت بۆ دێنم ئەمە ڕیبای نەسیئە دروست ئەکا شەرعەن حرامە و دروست نییە بە هیچ شێوازێک مەسەلەی حەواڵەمان هەیە بەڕێزان حەواڵە دوو جۆرمان هەیە حەواڵەیەکمان هەیە حەواڵی مجەڕەدە حەواڵەیەکمان هەیە حەواڵەیە و پارە گۆڕینەوەیشی تێئەکەوێ حەواڵی مجەڕەد بەڕێزان ئەوەیە کە من تەلەفۆنەکەم بۆ بەڕێزێت ئەڵێم دەفتەرێک دۆلارم بۆ حەواڵە بکە بۆ دووبەی و دوای ئەوە من قەرزی دەفتەرێک دۆلار ئەکەوێتە سەرم دوای کە من پارەکە دێنم بۆ بەڕێزێت دەفتەرێک دۆلار دێنم ئەم حەواڵەیە بە قەرز هیچ مشکلەی تیان نییە من و تۆ سیقا هەیە لە بینمانە من دوکانی حەواڵەم هەیە بەڕێزت پارە لە ڕێی منەوە حەواڵەکەی ئەڵی کاک دکتۆر 4 دەفتەر 5 دەفتەر 10 دەفتەرم بۆ حەواڵەکە عەسر پارەکەت بۆ دێنم ئێستا من و تۆ پارەمان نەگۆڕیوەتەوە من دۆلارم بۆ داوی بە دووبەی دۆلاریش لە تۆ وەرەگرمەوە پارە گۆڕینەوەی تیان نییە من چی لە تۆ وەرەگرم عمولەی حەواڵەکە لە تۆ وەرەگرم یەک خاڵ هەیە لێرە ئاگاتان لێی بێ گرنگە نابێ عمولەی حەواڵەی بەڕێستان حازر و قەرز زیاد و کەم بکە یعنی من کە تەلەفۆن بۆ تۆ ئەکەم بە حازر حەواڵەم بۆ ئەەکەی ئەڵی دەفتەری بە 10 دۆلار بۆ دەکەم بەڵام جەلامی مامۆستا جەمال کە تەلەفۆنێ بۆ ئەکا لە پارەکەم حازر نییە بە 15 دۆلاری کەم کەواتە ئەم 5 دۆلارە لە مقابلی قەرزەکەیایە ئێمەش ئەڵێن هەر قەرزێک نەفع ڕابکێشێ ئەبێ بە ڕیبا ئەبێ جەنابتان عمولەی حەواڵە حازر و قەرزتان وەک یەک بێ کەم و زیاد نەکا ئەمە ئەگەر حەواڵەکە مجەڕەد بوو ئەگەر حەواڵە و سەرف بوو من تەلەفۆنەکەم بۆ بەڕێزت ئەلەم دەفتەرێ دۆلارم بۆ ئێران بۆ حەواڵە بکە بە تمەن ئەمە حەواڵە نییە ئەمە هەم حەواڵەیە هەم تۆ دەفتەرە دۆلارەکە بۆ من ئەگۆڕی بە تمەن ئەمە ناکرێ بە قەرز بێ بەڕێزان بە هیچ شێوازێک بۆ چونکە من وەکو ئەو وایە تمەنەکە لە تۆ ئەکڕم تۆ دۆلار حەواڵە ناکەی من تمەنم لە تۆ کڕیوە دوای ئەڵی کاک دکتۆرجان دەفتەرە دۆلارەکەی تۆ ئەوەنە تمەنی کردووە تۆ تمەنی پێفرۆشتم لە کاتێکا دۆلارەکەی من حازر نەبووە ئینجا تمەنەکەت حەواڵە کردووە ئەمە دوو معاملەیە لەم حاڵەتەیە نابێ قەرزی تێ بکەوێ ئەگەر ئەو بەڕێزی ئێوێ بم شێوازە حەواڵە بکا لای جەنابەت یەک حەل هەیە ئێوە بیکەن حەلەکە ئەوەیە بۆ نمونە من تەلەفۆن بۆ بەڕێستەکەم ئەڵێم دەفتەرێ دۆلارم بە تمەن بۆ حەواڵە بکە بۆ ئێران ئەو کات من و تۆ کە سیقا هەیە لە بینمانە تۆ ئەچی لە بازار بە دەفتەرێک دۆلاری خۆت تمەنەکە بۆ من ئەکڕی دوای تەلەفۆنێکە لێ کاک دکتۆرجان دەفتەرێک دۆلار بۆم کردووی بە تمەنەکە ئەو نەی کردووە ئێستا من تمەنی تۆ قەرزار نیم من دەفتەرێک دۆلار قەرزارم کە بۆ داوم بە تمەنەکە و حەواڵە کردووە دوای عمولەی حەواڵەکە و چەنێکە من ئەدەمێ شەرعی نییە ئەگەر تۆ خۆ تمەنی هەبێ پێم بفرۆشی لەم حاڵەتەیە بەس ئەبێ بچی بۆم بکڕی لە غەیری خۆت لە شەریکێکیشی دروست نییە بیەنی ئەچی لە غەیری خۆت لە بازار بۆ ئەوەی تۆ نەبی بە فرۆشیاری تمەنەکە کە من پارەکەم حازر نییە تۆ ئەچی ئەبی بە کڕیار لە وەکیلی منەوە بە پارەی کاشی خۆت تمەنەکە ئەکڕی تۆش بۆ نییە بە قەرز بیکڕی چونکە گۆڕینەوەی پارەیە بە پارەی کاشی خۆت تمەنەکە ئەکڕی تمەنەکە حەواڵە ئەکەی ئەڵی کاک دکتۆرجان ئەمە ماندووبوونێکە تۆ لە ڕیسی قەومتمانەوە بۆ منت کردووە ئەڵی چووم دەفتەرەکەم بۆ گۆڕیویتەوە ئەوەنە تمەنی کردووە تۆ دەفتەرێ قەرزاری من حەقم نییە چەند تمەن تۆ تمەنەکە بۆ من گۆڕیوەتەوە من دەفتەرێک دۆلاری تۆ قەرزارم زائیدن عمولەی حەواڵەکەی کە بۆت کردوم کەواتە حەواڵەش بەم شێوازە ئەکرێ بەدیلی نییە حەواڵە لە غەیری ئەمانە بەڕێزان ئەگەر بمانەوێ حەواڵەیەکی شەرعی بکەین کڕینی پارە و فرۆشتنی پارە بە هەوایی ڕیبایەکی زۆر سەریحە هیچ مناقەشەی تیان نییە بەڕێزان چونکە هەر خۆی ناوەکەی خۆی بە خۆی بێتی لە فەزای مەجازا پارەیە ئەگەنا وجودێکی حەقیقی نییە دراوە ئەلکترۆنیەکان من سیمینارێکی کەم هەبووە تایبەت لەسەری پێویست ناکا بچمەوە سەری مامەڵەکردن بە دراوی ئەلکترۆنی لە ئێستایە هەرچی بێ هەر حرامە بیتکۆین بێ وەنکۆین بێ ئیثریۆم بێ باشە ئەو دراوانەی تر کە نزیکەی 8,000 جۆر دراوی ئەلکترۆنیمان هەیە مامەڵەکردن بە هەمووی حرامە بەڕێزان فتوایەکی دکتۆر عەلی قەرەداقی هەیە هەندێک بەڕێز ئەیکن بە بەڵگە بۆ خۆیان من خۆم جۆم لە قسەکەی بوو کە ئەو پیاوە کردی گوتی ئەگەر ئەم دراوانە دەوڵەت یا کۆمپانیایەکی باوەڕ پێکراو ئەو ئەڵێ کاکە مەسەلەن بیتکۆین یا بیسکۆین یا وەنکۆین ئەڵێ کۆمپانیای لە پشتەوەیە کەم کۆمپانیا بەڕێزان هەر سێ مهەندیستەکەن بە یەکێکا و ئیجازی کۆمپانیایەک نامێ بە کۆمپانیا ئەمەی دکتۆر باسی کرد کۆمپانیایەکە وەک بانکی مەرکەزی عێراقی کە
کە مافی دەرکردنی دراوی هەبێ و توانای خاوەندارێتی دراوەکەی هەبێ و توانای قەرەبووکردنەوەی بەکاربەرانی دراوەکەی هەبێ ئەگەر دراوەکە کێشەی بۆ دروست بوو. ئێستا کام لەو کۆمپانیایانەی کە دراوی ئەلکترۆنی بەرهەم دێنن ئەم سیفەتانەیان تایە، کام لە دراوە ئەلکترۆنیەکان صفاتی دراو و تایبەتمەندیەکانی دراویان تایانە نییە. خەڵکی تر بەڕێزان مامەڵەکردن بەو چەکانی کە حکومت خستوونێتێ بازاڕەوە. کۆمەڵێک چەکمان هەیە، حکومت داوێتی بە بەڵێندەرەکان یا کۆمپانیاکان. حکومت کاتی خۆی بە بەڵێندەرەکانی وتووە بە شێوازێک پارە و قەرزەکەتان بۆ ئەەکەم بە چەک بەو مەرجەی داوای نەکەن. کەواتە ئەم چەکانە بێڕەسیدن. فرۆشتنیان لە ئێستایە ئەگەر چەکەکان بە دینار یا بە دۆلار. ئەگەر چەکەکان بە دۆلار بفرۆشتێن حرامە بۆ چونکە ئەم چەکانە ڕەسیدیان نییە، کەواتە ڕیبای نەسیئە دروست ئەکا. کەواتە ڕیبای نەسیئە دروست ئەکا. چونکە ڕاستە دەفتەرێک ئەم چەکە بای دەفتەرێک دۆلارە، من بە دەفتەرێک دۆلار کڕیومەتەوە کە کەس شتیوان ناکا. ئەیکوا چەکەکە ڕەسیدەکەی وجودی نییە، تۆ ناتوانین داوایکەی لە ئێستایە، کەواتە بوو بە ڕیبای نەسیئە. ئەگەر هاتوو بە دراوێکی تر ئەیکڕیتەوە، بۆ نمونە بە دیناری کڕیتەوە چەکەکە، دیسانەوە ڕیبای نەسیئە دروست ئەکا. خۆ ئەگەر بە هەمان دراوە بێ و بەرزونزم بکا لە بەرەوەی چەکەکە دوا ئەکەوێ، بۆ نمونە چەکەکە بای 10 ملیۆنە، بەس چەکەکە با بڵێین 6 مانگیکە سەرفە بێ، تۆڵی من ئێستا ئەم چەکە بای 10 ملیۆنە بە 6 ملیۆنی فرۆشم لە ئێستایە، حرامە. هەم ڕیبای فەضل هەم ڕیبای نەسیئە دروست ئەکا. لەبەرەوە ئاگامان لەوە بێ معاملەکردن بە چەکەکانەوە بەو شێوازە حرامە. پرسیانی کۆتایی لە مۆزوعەیە بەڕێزان، ئەو بەڕێزانی ئەمانەتی خەڵکیان لایە. من دەفتەرم هێناوە بە ئەمانەت لە دوکانی بازاری دراوەکەی تۆ دامناوە، تۆ بۆت هەیە بازرگانی بەم پارەی منەوە بکەی؟ لێرە بەڕێزان یعنی ئەوەی کە من لێ حاڵی بوو بم، هەندی عولەما ڕێگەی پێ نادن، بەڵام من هیچ وەشێکی شەرعی نەزێوزیەوە بۆ ڕێگە پێ نەدان. تۆ کە پارەیەکت بە ئەمانەت لای من داناوە، من بۆم هەیە بازرگانی بۆ پارەوەی بکەم، بەڵام ئەم پارەیە کە من دەستم تێکێشا بازرگانیم پێوە کرد، ئێستا دەستی من لە دەستی ئەمانەوە ئەگۆڕێ بۆ دەستی زەمان. یعنی ئەگەر من پارەیەکی مێنا لای تۆ دامنا، تۆ دەستکاری پارەکەت نەکرد، پارەکە شەو دوکانەکەیان بڕی، پارەکەیان دزی، لە گیرفانی من ڕۆشتووە، نەک تۆ، چکە دەستی تۆ کە من پارەکەم هێناوە لام داناوی دەستی ئەمانە. تۆ ئەمین بووی پارەکەت لا بۆ تۆ بەرپرسیانی لە پارەی من فەوتاوە. بەڵام ئەگەر پارەکەی منت بەکار هێنا بازرگانیت پێوە کرد، ئەو کاتە ئەو پارەی من هەرچی بەسەر بێت تۆ زەمانەتێکەی. بەڵام هیچ دلیلێک نییە لەسەرەوەی کە ڕێگر بێ لەوەی تۆ پارەی من بەکاربێنی مامەڵی پێوە بکەی. ئەتیادیە مەسەلەن قەرزێک کەوتۆتە لام، من دەفتەرم لای تۆیە بە ئەمانەت، پارەکەی من ئەدیتەوە بە کابرای خاوەن قەرز، بەڵام کە تەلەفۆنم بۆ کردی دەفتەرەکەڵی کاکتۆجان حاضرە لە خزمەتتایە. وصلى الله وسلم وبارك على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. فايقول باداشت هم ولا كتاب بداته وبرزان سركوتوبن دوائي لبردنك مگر كاتم لكاتي خوي زاتر قلت بيه وسرم نشانو بن